لای تەوەرەکی گرنگ پرۆفیسۆرێک و دکتۆرێک و مامۆستایەکی زانکۆ لامان میوانە کە توێژینەوەیکی گرنگی ئەنجام داوە باز لە کۆنکرێتی زیرەکە کات وەکو بەشێک لە توێژینەوەکەی و لە بەشێکی دیکە لە توێژینەوەکەیە باز لە جۆرە کۆنکرێتێکە کات لە باڵەخانە و بینەکاندا بەکارهێنرێت بە بەکارهێنانی هیچ بڕێک لە چیمەنتۆ ئەم کۆنکرێتە دروست دەکرێت و لە باڵەخانەکاندا بەکارهێنرێت بەگشتی باز لە شێوازی دروستکردنی ئەم جۆرە کۆنکرێتانە ئەەکەین و گرنگیان لە بەکارهێنانی باڵەخانە و بیناکاندا لە ئێستادا کە لە ڕووە ئابوووریەکەیەوە لە ڕۆژینگەیەکەیەوە گرنگی و سوودێکی تایبەتی هەیە لە هەمان کادا ئەو میوانەمان کەلامانە دکتۆر و مامۆستای زانکۆ یەکەمین کەسە کە توانیوێتی دوو کتێبی زانستی ئەندازیاری بڵاو کاتەوە کە لە ئاستێکی بەرز و باڵادا توانراوە لە ڕۆژنامە بەناوبانگەکاندا لە ڕۆژنامە ئازبەرزەکاندا ئاماژەی پێ بدرێت و بڵاو بکرێتەوە کە توانیوێتی ڕیکۆرد بشکێنێت لە بڵاوکردنەوەی ئەو دوو کتێبە زانستە ئەندازیاریەدا میوانەکەمان بە خۆشحاڵیەوە پرۆفیسۆری یاریدەدە دکتۆر ئەحمەد ساڵح ئەندازیاری شارستانی و هەمان کات مامۆستای زانکۆ لامان میوانە دکتۆر سڵاوت دەبێ بەخێر سپاس بۆ چاوپێکەوتنە سپاس بۆ قەناتی کورساتی خۆشەویست کە پێشەنگە هەموو جار بۆ پێشکەشکردنی هەموو تازەگەریەک لە بواری ئەندازیاری لە بواری تۆژینەوە کە خزمەتی کوردستانەکە کە پێشکەشی کا بە بینەرانی دکتۆریان زۆر خۆشحاڵ بووین ئێمەش پیرۆزباییشتان لەکەین سەرەتا بۆ لە چاپدانی دوو کتێبەکەتان و بڵاوکردنەوەیان لە ڕۆژنامە جیهانیە ئازبەرزەکاندا ئەگەر ئاماژە بە کتێبەکان بین و گرنگی و بوونی ئەم کتێبانە و بەڕێزیشتان کە توانیتانە ڕێکۆرد بشکێنن و یەکەمین کەسن یەکەمین ئەندازیارن کە دوو کتێب بە زمانی ئینگلیزی لەم جۆرە بڵاوکەن. بەڵێ زۆر سپاس دەکەم وەڵایی یەکەمین جارم نەبێ سپاسی ئەو کادر و ستافە بکەم کەوا لەگەڵ منە ئیشەکەن هەڵبەتە من هەر خۆم نیم مجموعەیە خوێندکاری بەتوانای خوێندکاری دکتۆرا و ماجستێر لە زانکۆی سلێمانی و لە زانکۆی سۆران و هەروەها چەند توێژەرێکی بەتوانە لە هەردوو زانکۆکە هاوکار من بە تاکید ئەو دوو کتێبە کە بڵاو بۆتەوە یەکێکیان بەس خۆم ئیدیتەرم ینی بەس سنگل ئۆثەر خۆم بڵاوم کردوتەوە بە جوتی تقریبان 3 دانە ساڵ خەریکی بووم هەموو توێژینەوەکانی کەوا لە خزمەت بە گەلەکەمەکە لەو کتێبەیە ئاماژەم پێ کردووە کتێبەکەی کەیان هەڵبەتە 4 ئۆثەرین پێکەوە هەمیشان عینەشت لە دەستگایەکی ئینتەرناشناڵی جیهانی ئێلسیڤیر بڵاو بۆتەوە بە خۆشحاڵیەوە هەموو پارتەکانی هەموو چاپتەرەکانی کێشەیەک لە کێشەکانی کوردستان چارەسەرەکە لە بواری ئەندازیاری شارستانی زۆر باشراوەکو خۆت ئاماژەت پێکرد و ڕۆنیش ئاماژەی پێکرد لە ئێستادا خاوەنی دوو کتێبی کە دانەیەکیان بەتەنها خۆت نووسەرەکەی گرنگی هەبوونی ئەم جۆرە کتێبانە لە کتێبخانەی خۆمانوەرە لە کتێبخانەی وڵاتانیش بزانین سوودەکەی چییە؟ لە پێش هەر هەموو من یەکەمین جار خزمەت بە ئینسانیەتە گەێنم هەڵبەتە توێژەران ئەو کتێبەمە خوێن و ئیسفادی لێکەن بۆ دوا ڕۆژی خۆم لە دنیا وەکوڵێ لە ئاخرەتە ئیسفادی لێکەم و دووەمین گرنگترین بابەت کە ئەیکام بیرمان نەچێ ئەحمەد ساڵح ئەفیلێشنێک بەدواوەیەتی ناوی زانکۆی سلێمانی کوردستان ڕیجنە هەڵبەتە ئەو کتێبەم لە هەموو شوێنێکا خوێندرێتەوە ناوی کوردستان ڕیجن لەوێتیایەتی و منیش هەروەکو پێش ئاماژەم پێ کردووە پێشمەرگایەتی یەکەم لەو بوارەوە دکتۆرجان بەڕێستان توێژینەوەیتان کردووە ئەمەی بینین لە سلایدەکانە بەشەکە لە توێژینەوەکە کە ئەڕوا دەسەر شاشە توێژینەوەکەی ئێوە لە 11 توێژینەوەی ئازدبەرزی جیهانیدا بەکارهێنراوە وەکو سەرچاوە وە 2000 جاری تر دیکە گەڕان بۆ توێژینەوەکەی ئێوە کراوە بەکارهێنراوەتەوە ئەگەر باسی لە توێژینەوەکە تام بکەیت لە چەند بەش پێکاتوە لە سەرەتای بەرنامەکەی ئاماژەمەوە کرد کە دوو جۆر کۆنکرێت ئاماژەی پێکراوە لە توێژینەوەکەیە بەڵێ ئەوە زۆر گرنگە لە 2011 بیرۆکەیەکم بۆ هات کە و کاتی من لە تەکساس بووم قاتی دووەمی باڵەخانەیەکیان گۆڕی هۆڵی شایی و حەفلەکان بوو گۆڕیبیان بۆ کتێبخانە و من پرسیارم کردوتم ئەو هۆڵەتان بۆ گۆڕیوە خۆپار هاتین ئێمە لێرە ئیڤنتی لێکراو شایی لێکرا و هەڵپەرچی لێکرا لە تانکس گڤینگی ئەمریکا وتیان ئەوە ئێمە هەستمان کرد لە خوارەوە مۆنیتەری دینگەکانمان کرد و ئەساسی بیناکەمان کرد هەستمان کرد ئیتر تەحمل ناکە هۆڵی شایی بخەینە قاتی دووەم ئەو هۆڵەمان کرد بە کتێبخانە چونکە هۆڵی شایی جەنابتان نەزانن لە کاتی گۆرانی و هەڵپەرچی و هینا
ئۆڤەرلۆدێکی داینامیک لۆدێکی زیادە خاتە سەر ئەو کۆڵەمە فمن وتم باشە چۆن زانیتان ئەو کۆڵەمەوە وتی ئەو کۆڵەمەمان ئێمە کۆڵەمی زیرەکی پێوترێ واتە دینگەی زیرەک لە کۆنکریتی زیرەک دروست کراوە یەکسەر لەوێ خاڵەکەم وەرگرت و ئەوە بوو بە دکتۆرانامەکەم لە بواری ئۆیل ئانگاز ئیش بکەم کە کۆنکریتێ یاخود چمەنتۆیەک ئامادەکەم چمەنتۆکە زیرەک بێ زیرەک ئێستا لەوێ تۆزێک ڕوون نەبێ بۆ بینەران پێستەی ئێمە زیرەکە نوکە دەرزیەک یاخود ئاگریەک بە قایمی هەردووشی هەستی پێکە ئەگەر نوکە دەرزیەکە بێ یەکسەر دامانە چەڵەکێنێ ئەگەر ئاگرەکەش بێ یەکسەر دەستمانە سووتێنێ و دامانە چەڵەکێنێ کەواتە ئێمە پێستەمان زیرەکە بەس کۆنکریتەکە چۆن وای لێ بکەین ئێمە زیرەک بێ بە بچووکترین قورسایی ئیندیکەیتەرمان باتێ مؤشری کارەبامان باتێ ئلکتریکەڵ ڕسیستیڤیتیمان باتێ تەزووی کارەبا لەناو ئەو کۆنکریتە دەربکەین ئایا کۆنکریتە کۆنەکانی ئێمە ئەو زیرەشی تایە نەخێر ئیسباتمان کردو بە تۆژینەوەی زانستی اینجا کاک ڕەوەند خوشکە عەزیز قسە خۆشە ئەگەر سێرتیفیکەیتی جیهانی لەگەڵ ئابێ یعنی تۆژینەوەکە تۆ لە کوردستانە بکرێ لە دوو زانکۆی کوردستان یەکێ زانکۆی سلێمانی و زانکۆی سۆران سنتەری سنتەری تۆژینەوەی زانستەکەیان زۆر لێ هاتووە زۆر ئاسبەرزە دوایی ناوی خۆم و تەلەبەکانم و ئەو هاوکارەکانم لە تۆژینەوەی زانستی جیهانی ئاسبەرز نەوەکو هەست جۆرنەڵێک ئاسیان بەرزە وەکو IEEE کە ئەوە جۆرنەڵێکی زۆر زۆر ئەمریکی عالەمیە هەموو جۆرنەڵێک هەموو شتێک نەشر ناکە ئیلا 5% لە تۆژینەوەکان نەشرەکە وەکو Environmental Protection Agency ئەمە جۆرنەڵێکە بەس بابەتی ئینڤارۆمەنتەڵ و ژینگە بڵاوەکاتەوە هەستام ئەم بیرۆکەیەم هێنا بۆ کوردستان وتم ئەی بۆ لە ئەمریکا ئیشمان کرد سەرکەوتوو بووین برجەکان و جسرەکانمان ئێمە کرد بە زیرەک با ئێمەش لێرە دەست بکەین بە دروستکردنی ئەو کۆنکریتە هەساین ئەو مەوادانێکەوە بەکارمانێنا لە ئەمریکا پاری زۆر تێچوو یعنی تەسەور کە 100 غراممان ئەکڕی لەو مادەی کە پێوترێن نانۆ ئایرۆن ماگنەتایت ئەوە بە $300مان کڕی لێوێ بەجت ئۆپن بوو لێرە هەسان چیمان کرد نەخێر لە مەوادی لۆکەڵی خۆمان تەسەور کە کاک ڕەوەند ئەمەیان لە IEEE نەشر بووە لە ترش لە سماق ئەو مادەیەمان دروست کرد کەوا ئێمە لە ئەمریکا 100 غراممان نەکری بە $300 باش ئەمە کۆنکریتی زیرەکی لێ دروست کرد کۆنکریتی زیرەکمان لێ دروست کرد ئەو سماقە ئەو تۆژێرە دکتۆر نزار شاکە لە زانکۆی سۆران لە ژێر ئشرافی من توانی ئەو سماقە دروست بکە بە ستافی سنتەری تۆژینەوە لەو سماقە مەگنەتای دروست بکە ئەو مەگنەتایتە نەشر بوو و توانیمان ئێمە کۆنکریتی زیرەکی لێ دروستکەین ئێستا ئەو کۆنکریتە زیرەکە هەستان چیمان کرد چەوەکەمان دەرهێنا چمەنتۆمان لێ دەرهێنا چیمان بۆ بەکارهێنا ئەو مادەیەمان بۆ بەکارهێنا ئەمە کەژینگە پیسەکە ئەمە پاودەرێکە پێوترێت سلەک ستیل پاشە ڕۆی معمەلی هینەکانە ئاسن وەک ماس ستیل ماس ئەمانە پاشەڕۆیەک دەرەکات تقریبەن فرێدەنە ئەو چەمە و ئەو ژینگەیە پیسەکە بەتەن پاشەڕۆ دەرەکە ئێمە ئەو پاشەڕۆیمان هێنا کردمان بە پاودەر ئێستا ئەو پاشەڕۆیمان بەکارهێنا لە جیاتی چمەنتۆ چیمان کرد چەند چۆلەگەیەکمان بەردێکوشت یەک چمەنتۆمان دوور خستەوە کە ئێمە دروستکردنی چمەنتۆ و بەکارهێنانی چمەنتۆ لە هەردوو حاڵەتا ئێمە environmental is not safe سیف نییە environmentalمەوە ژینگەمان سیف نییە لە دروستکردنیە و لە بەکارهێنانیە و ئێمە توانیمان نسبەتێکی زۆری ئەو چمەنتۆی بەکارنێنین و دووەمیش ئەم مادەیە کە پێوترێ سلاگ یاخود پاشە ڕۆی معمەلی ئاسن کۆنکریتەکەی بۆ زیرەکردین 39% زیاتری کۆنکریتی احتیادی باشە کەواتە لە دوو ڕۆوە سوودمان لێبینی لە ڕۆژینگەیەکەیەوە کە پاشەڕۆی ئەو کارگانەمان بەکارهێنایەوە بۆ دروستکردنی کۆنکرێتێکی دیکە لە هەمان کاتە لە ڕوە ئابوووریەکەیەوە کە ئێمە چیمەنتۆ و چۆمان لە کۆنکرێتەکە دوورخستە دەست خۆش بێ ئەوە زۆر و لە کۆتایی هینا کۆنکریتێکمان دروست کرد تەزووی کارەبا گەیەنێ کە تەزووی کارەبای گەیان یعنی کردمان بە پێستی بەنی ئادەم کەواتە هەر بەرکەوتنیە سەر ئەو هینەمان ئیندیکەیتەرمان دەدات ئەڵێ کاگڕەوەند ئاگدار بە لۆدێک لەسەرمە هەیە قورساییەکەی لەسەرمە خەریکە تەحمولی ناکەم احتیمالە بڕوخێم ئاگدار بە ئێستا جسرەکانی
تەکساس زۆربەی ئاوا مۆنیتەرە هی نیویۆرک هەمووی ئاوا مۆنیتەر کراوە ترافیکە وەستێ ئەوە خاڵێکە بۆ برایانمان لە ترافیک لە وەزارەتی ناوخۆ ئەو جسرە ئەگرێ لە ڕۆژان یەکشەمە ئەڵێ بەسە پیامەڕۆن چونکە لە خوارەوە مؤشرمان بۆ هاتووە تەزوو کارەبامان بۆ هاتووە ئەو کۆنکریتە پێمانەڵێ ئەو سیارانە بەسەرمە ئەڕوا خەریکە ئۆڤەرلۆ دەممنەوەک و فەشەل بێنم هەڵەسێ دایرەی مروچیەکە ئەو جادەی ئەگرێ جادەیش کاتەوە هەتاکو و قورسایی نەکەوێتە سەر و برجە ئێمە لە کوردستان پێویستمانە ئێستا ئەم پردەی کۆبانی ڕۆژانی جوعان ئۆڤەرلۆدێکی زۆر عجایبی لەسەرە یعنی من کارۆم بەتەنیشتی هەستی پێکەم کە و کۆنکریتە هاوارم بۆ ئەڵێ ها ئاگدار بن فاگەر بێت و مۆنیتەری کەین ئێمە وەزارەتی ئەو ئاوەدانکردنەوە و وەزارەتی ناوخۆ مۆنیتەری بکە یەکسەر ئێمە توانین سیحەتەکەی با بڵین مراقەبە بکەین زۆر باشە دکتۆرەوەی کێسە ئێمە لە هاوکارانمان بۆ ئێمە ئەیگوازنەوانێت چۆنیەتی دروستکردنی ئەو سێمەنتە ئەو چیمەنتۆیە کە تۆ باسەکەی بۆ کۆنکرێتەکە ئەگەر پێمان بڵێ چۆن دروست ئەکرێت و ئەو ئاستانی کە پیاەتی ئەپەڕە و ئەو پێوەرانی کە ئەبێ پیاەتی ئەپەڕە چییە؟ بەڵێ یەکەمین جار ئێمە ئەبێ ئەو چیمەنتۆیە بکەین بە زیرەک واتە ئەبێ مەوادێکی بۆ زیاب بکەین ئەو مەوادەش تقریبا مکلیفە ئێمە لە دەوڵەتە دەوڵەمەنەکان کولفە بەلایەنەوە not too much وەکۆڵێ بەڵام لە لای خۆمانە ئەو کولفەیە زۆرە یعنی ئێمە تەلەبەیەکی خوێنی باڵا کە وەرەگرین زەحمەتە تۆ تەکلیفەی بکەیتەوە زانکۆکانیش زۆر ئەو فەندە ناکەن بۆ ڕسێرچ لە ڕێی وەزارەتی خوێنی باڵاوە هەڵەسین ئێمە چیەکەین لە مەوادی دژە ژینگە ئەو مەوادانە دروستەکەین کەەوە ژینگە پیسەکە ئێمە هێنینەوە بەکاری دێنی بۆ کۆنکریت ئیتر وای لەکەین کە تەزووی کارەبامان بە زووترین کات پێ بگەینێ کەواتە ئێمە پێویستمان بە سنتەرێکی زۆر گەورەیە بتوانێت ئەم تەزووی کارەبای لە ناو کۆنکریتا بۆمانی حسابکە خۆشبەختانە ئەو سنتەرەمان هەبووە ئەو سنتەرمان لە زانکۆی سۆران هەیە تەزووی کارەبا گەێنێ لە ناوینەکە ئۆتوانین مۆنیتەری بکەین وە کەفاەتیش ئەوە مەوجودە ئێمە لە 11 جۆرنەڵی جیهانی ئاسبەرزی نەشر بووە بە ناوی کوردستان ریجن ئەوە زۆر خۆشە من هەموو جار کە سێری ئەواکەم وەکڵێ هەستەکەم کە شتێکم کردووە بە وڵاتی خۆم چمەتۆ کۆنکریتێکی کەشمان دابین کرد عینەشت لە خوێنکارێکی زانکۆی سلەیمانی دکتۆر هێمن جیۆپۆلیمەر ئیتر بە هیچ شێوەیەک 0% of سمنت بەکارمان هێنا ئەم مادانەمان هێنا ئەم مادانە هەمووی لە سڵەگ و لە ئەو شوێن ئەو شانێکەوە پیسێکە ژینگە پیسەکە هێنامان هاڕیمان بەکارمان هێنا و مادەیەکمان بۆ هێنا ناوی جیۆپۆلیمەرە ئەو جیۆپۆلیمەرەمان کردە سەری ئەویش عینەشت بەدا توێژینەوەی زانستی ئاسبەرز کەوا داوەنامە بۆ جەنابتان ناردبوو ئەو کاتە هەڵبەتە سکێجۆڵتان ڕێگەی پێ نەدابوون یا ئاسبەرز بە 8 ئیمپاکت فاکتەر یعنی تەلەبە خوێنی باڵا ئێمە یەک ئیمپاکت فاکتەرمان لێ ئەوێ هەتاکو دکتۆرای بینێ ئەو خوێندکارە بەس خۆی خەڵکی هەڵەبجەیە لە زانکۆی سلەیمانی 8 ئیمپاکت فاکتەری کۆکردەوە خلالی ئەم هەموو قسەیە هی ئەم و هی ئەوەی زانکۆی سۆران لە خلالی 2021 2022 2023 ئینجاز کراوە بەڵێ دکتۆر ئەوەی کە دوێنێ کرا لە زانکۆی سلێمانی ئێمە ئاگادار بووین بەڵێ بەس وامان پێ باش بوو کە کاتێکی زیاتر بە جەنابەت ببەخشین و بێتە ناو ستۆدیۆ و لە پرۆگرامی ڕۆژێکی میوانداری بکەین و گرنگی توێژینەوەکە زیاتر باس بکەین دکتۆر گیان سەبارەت بە کۆنکرێتێک کە پێشتر ئامادەکرابێت باشاک کۆنکرێتی زیرەک نییە و ڕێژێکی زۆر چیمەنتۆ چەویتیا بەکار هاتووە چۆن بیکەین بە کۆنکرێتێکی زیرە بەڵێ ئێستا ئەو بابەتە زۆرە سەکە ئەو کۆنکریتە زیرەکە هاتە ناوەوە و خۆشبەختانە کاک ڕەوەند 2000 جار ئەم هینانەمان بەکار هاتووە ئەم توێژینەوانەمان ئێمە لە جیهانە بەکار هاتووە 2000 جار هیچی خۆمان بەکاری خۆمان بەکارمان نێناوەتە جاریشکە بەڵام 2000 جار لە جیهانە بەکار هاتووە زۆربەی نیوزلاندا ئوسترالیا کەنەدا ئەمریکا و بریتانیا بەکاریان هێناوە ئەمە چیەکەن سێرەکەن ئەڵێن ئەو پێشنیارە باشەوە بۆ کۆنکریتە تازەکە و ئەیکەین بە سمارت کۆنکریت زیرەک ناوێکی کەی هەیە کۆنکریتی هەستیار زیاتر گونجاوە ئەگەر وەکو
کوردەکەی کۆنکریتی هەستیار هەستەکە یعنی هەستی بۆ پیا کرد بۆ ئەو کۆنکریتە ئەیوتیان کۆنەکان چۆن بکەین یەکێ بۆ بروکلن برج لە نیویۆرک وتیان ئەمە چی لێ بکەین ئەمە ئێستا ئەو پیرانی ئێمە ئەمانی و مۆنیتەری کەین چونکە چەند چێرچێک هەیە لەو لای هینەکە و چەند کنیسایەک هەیە لەو لای لە نیو جێرسیەوە دێن خەڵک دێ احتیمالە ئەویش پێویستمان بە مۆنیتەر بێ مراقبەی بکەین فحسان چیان بۆ کرد جاکێتینگیان بۆ کرد نظامێکی نظامی مۆدیفیکیشن پێوتر کۆتینگ ئەو کۆنکریتە دیوی دەرەوەیان کرد بە حساس ڕووپۆشیان کرد بەڵێ ڕووپۆشی پێڵن جاکەتینگ هەر وەکو تۆ چۆن جاکێتێکیتە برێت ئەو طریقەیمان هەیە برایانمان لە سیڤل ئینجینێرینگ ئەیزانن پێوترێت جاکێتینگ فتۆ و جاکێتت کە خستە بەر ئەو کۆنکریتە ئەیتر ئەتوانی جاکێتەکە بکەی بە سنسەر بە هەمان شێوەی کۆنکریتی زیرەک هەستیارە بێت هەستە بێ بەڵێ هەستیارە بێ زۆر باشە لە ئێستادا لە هەرێمی کوردستان وەکە زانین باڵەخانەی زۆر دروست ئەکرێت تا چەند پێویستە ئەو باڵەخانانە کە دروست ئەکرێت بە ستانداردی
پێ بێت جیهانی خۆمان وەربگرین. سپاس بۆ ئامادەبوون.